باشی ڕاحمەتیم هەر لە سەرەتاکانی هەشتاکانەوە لەگەر سەحوەی ئیسلامی دەستی پێ کردو هەتا لە ئازاریش بەردەوام بوو هەتا ئەو کاتەی وەفاتی فەرموو. یعنی هیچ کاتێک چرکەیەکیش لە خزمەتی دین و موسڵمانان دانەبڕا و هەروەها ئێمەش بە جوانترین شێوە پەروەردە کردو لەسەر جوانترین پەیامی خوا و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم. داواکانین لە خوای گەورە سەبووری بە هەموو لایەکمان بدات و لە هەموو لایەکمان خۆش بیت. لە شۆڕژی ڕزگاری خوازی کوردایەتی دایمەن کەسێک بووە خزمەتی بە گەل و نیشتیمان کردووە و دوای ڕاپەڕینیش لە ڕێگای حرەکەی ئیسلامی ئەوساوە وەگەڵ حرەکەی کەوتووە. چ کاتێک کە لە ناو شار بووە وەکو تەنزیم ئەندامێکی کارا و چالاک و خزمەت گوزار بووە، چ کاتێک کە پێشمەرگە بووە بە شێوێکی گشتی عائیلە و خانەوادە و دەوروبەری خۆیان کۆمەڵێک پێشمەرگەی دانسکە و بەرچاویان هەبووە، بە تایبەتیش کوڕەکانی خۆی چەند کوڕی لەگەڵ حرەکەی بووینە دواتر لەگەڵ کۆمەڵی ئێستای دادگەرینە.